دیارە ڕێکخراوی CTO بە هەماهەنگی لەگەڵ تیپی هونەری هاوڕایانی گەزا لە ئێستاە مەراسیمی ناساندنی کتێبێکی تایبەت و ناوازە کە کتێبێکە زۆر گرنگە بۆ نێو کتێبخانەی کوردی و بە تایبەتیش بۆ شانۆکاران کاویش کتێبی ئاستەکانی خوێندنەوەی شانۆنامەیە بڵاوکاتەوە. دیارە کتێبەکە بڵێن کۆمەڵێک بابەتی زۆر گرنگی تایە، یەکێک لەوانە شانۆنامەی وەکەخنس لە سوتێمی هونەرمەند گەزا عومەرە کە تایە بنمونە لە نێو کتێبەکە. گفتوگۆکەم لەسەر مەراسیمەکە کە بە خۆشحاڵەوە سبێنێ بەرەواچێت بۆ بڵاوبوونەوەی ئەو کتێب بە جوان و ناوازە و پێشکەشەکرێت بە بەشێک لە ئامادەبوانی نێو مەراسیمەکە بە میوانداری زۆر بەڕێز ڕێباز محەممەد جەزا کە بەڕێزیان هەم شانۆکارن و هەم توێژەرن و لا ستودیۆ کورسات مەگەزین میوان کاک ڕێباز سڵاو لێبێم کاتت باش. لێوەش بێ زۆر سپاس بۆ تۆ. ئاستەکانی خوێندنەوەی شانۆنامە لە ئێستان نوێترین نووسینی تۆیە و بڵاوی ئەرکەیتەوە سبێنە لە مەراسیمەکەم. پێم خۆشە سەرەتای گفتگۆکانمان بۆ دەست پێ بکەم. شانۆنامەی کوردی لەکوێی جیهانایە تاوەکو یەکێک لە شانۆکارە کوردەکان بیر لەوە بکاتەوە کە کتێبێک بنووسێت و تایبەت بێت بە ئاستەکانی خوێندنەوەی شانۆنامەش. من دەستخۆشی لە یەکەم دیارە کێشەی شانۆ لە کوردستان لە لێوە سەرچاوەگرەکەم بۆ ئازانین خۆمان دروستکەری ئەو شانۆین لە ڕاستیمە هاوردەمان کردوواتە شانۆ لێرە و لەم ناوچێ و لەم جوگرافیایە سەری هەڵنایەوە. مێژوویکی دوور و درێژی ئەوەن چەند هەزار ساڵی هەیە ئێمە بە نەقڵ هێناومانەتە لای خۆمان واتە لە سەدەیەک شتێک زیاتر کەمتر هەر ئەوە یانیش قسەی زۆر لەسەرە ساق نەکراونەتەوە تەنها قسەیە ئەوترێت ئێمە ئەرشیفێکمانەیە ئەم ئەرشیفە ناخێنێتەوە. یەکێک لە هۆکار و کێشەکانیش ئەوەیە هیچ کەسێک لە ڕابردوو لە ئێستاشە زۆر بەیاک بەم شتە نایە هەمومان بە یەک هەناسە لەگەڵ شتەکان ئاڕنواتە هەمووان بێک جارڕەتێکینەوەمە شانۆنامەمان هەیە یەکی کتێراڵە نیمانە جیلێکی کۆن هەیە شانۆنامەیان هەبوو بەشداری ڤیسیڤاڵی گەوریان کردووە کاریگەریان هەبووە جیلێکی ژاهاتوە ئێمە هەر شانۆنامەمانەوەی کە هەیە هەر شانووی پێناوتێ بەڕێی منەوەی کە وای کردووە کە پرسیارەکە تاوان زۆر گرنگە وای کردو من سەر بەو جیلە نیم کە ئەڵێ هیچیان نەکردووە سەر بەو جیلەش نیم کە بڵم شتیان زۆر کردووە خۆم بە کەسێک ئازام هەستم بە مەسئولیت کردووە لە ئاستی خۆمە بابزانین ئەم نمایشانی کە ئەکرێن بە ناوی شانۆ ئەو دەقانی کە ئەنووسرێن تا چەند لە ئاستی پێویستانیان لە ئاستی تۆناغەکەیان لە ئاستی تەماعی بینەر و وەرگر و خوێنەری ئێمە اینجا ئەمە هەر خۆی بوو بە سەرەتایەکیش بۆ ئەوەی کە ئەم کتێبە دروست بێت. من زۆر عەزیەتە خۆم بە شتێک کاتێک کەسێک هیچ ماندوو نەبووە یەکسەر لەسەر بابەتێکەکە کە هیچی لە نازانیان زۆر جاروای لێ هاتوو من بینیومە خەڵکێ بە ناوی ئەکادیمیشتەوە چوونەتە شوێنێکەوە قسەیان لەسەر نمایشێکیان کتێبێک شتێک کرد و ئەمە شاکارە بەبی کە بەحسی کرد بەبی گەڕابێ بەبی کە هیچ خۆی ماندوو کردبێ. من 2 ساڵی ڕێ خەریکی تحقیقکردنی و دقەی شانۆنامەیە بووم بۆی بزانین بەڕاستی ئەمە شانۆنامەمان هەیە بەتایبەتی جا خۆی کتێبەکە بخوێنێتەوە من نامێ ئەو شتە لە ئێستا بێڵم چونکە ئەمە ئیمان هەمە بەحسە توێژنەوەی زانستی توێژنی زانستیش نە ئەڵێ وایە نە ئەڵێ وانە شتت ئەیاتێ کۆمەڵێک زانیاری دروست بەڵێ مەسەلەن ئێمە لە 5 بەش پێگاتۆ کتێبەکە بەشی یەکەمی بۆ دوایش تەفسیل باسیەکەین لە بەشی کانێماگەینە ئەنجامی ئەم توێژین لە ئەنجامە گەیشتی بۆی کە ئەمە شانۆنامەیان نە بەڵێ ساقمان کردوێتەوە ئەگەر شانۆنامەیان ناوە نایڵم بامجا مفاجە ئەبێ بۆ کاتی خۆی چونکە سبەینەما لە ڕێ بەڵام گرنگترین شت ئەوەیە بەلای منەوە لە ئێستا ئێمە پێویستمان توێژەری شانۆی هەیە زۆر کەسێ بە ناوی توێژینەوە قساکە بەڵام لە ڕاستیان لە مەقالەت ناپەڕێ ئەمە ئێمە مهمەکەی لەوە بێگومان وەکو تو ئاماژەت پێکرد شانۆنامە و بڵێن نووسەری شانۆنامەمان هەیە بە خۆشحاڵیەوە بەڵام بۆ وەقەخنەس لە سوتێمی هونەرمەند گەزاومەند یارێکێکە لەو شانۆیانی کە زۆر تایبەت و ناوازێ ئەم دقە زیاتر لە چەند جارێکەوە بنمایش بە نووسەرەکە خۆی نزیکەوە 4 جاریان 4-5 جار نمایش کراوە. من هاتم لە ساڵی بڵاوبوونەوەی کتێبەکەەوە دەستم پێکرد هەر لەو ساڵی کە و کتێبەکەی تیابڵاوکە 2 جار نمایش کرا ئەوە زۆر تەرکیزی بردم خەڵکێک هەبوون قسەی تریانەکەیان و دەمە نمایش نەبوو ئەمە شانۆ نەبوو ئەمە دەق نەبوو یەکێکرا بە پێچوان ئەمە زۆر ناوازە بوو زۆر شاکار بوو. من بۆ خۆم تەبیعەتم وایە لە دوای هیچ نمایشێ قەت ناڵم ئەمە نمایشێکی چۆن بوو چونکە بڕیاردان لەسەر ئەوە بۆ ئێمە کە توێژاری وەرەگیرە قسەکە بۆ ئەوەی کە ئەم قسەکردنە نەبێتە شتێکی مطلق بیسەپێنی بەسەر خەڵکەوە ڕێز لە بینەر و وەرگر و خوێنەر بگرین ئەمەمان هەڵبژار بووی کە لەم کاتەیە چونکە هەر ناو کتێبەکە 3 مقابلەی تایە یەکیشان لەگەڵ نووسەری کتێبەکە خۆیەتی بۆی کە بزانین ئایا بەڕاستی ئێمە لە ناو توێژینەوەکە جوابمان ناوەتەوە یان نا دووهەمیشان لەگەڵ ئەو 2 دەرهێنەری کە لەو فترەی بڵاوبوونەی کتێبەکە دەقی شانۆنامەکە ئەوانی کە ئیشانتێک ئەوانیشمان وەرگرتوانیش مقابلە کراون و لە ناو کتێبەکە هەیە
و زیاتر لە چل شانۆکار لە دووهۆکەوە تا خانەقین ڕاپرسی کرا و دقەکەیان بینی و خوێنجان تۆ فۆرم دابش کردووە کە پڕیان کردوێتەوە ئەمە یەکێکە لە شتە موهیمەکان کە من بەڕێی خۆم بڕیارم نێەوە من چوم چیم کردووە ئەوەی کە باگراوندە بۆم دروست کردووە دقێکی جیهانی بەچی ئەپێورێ مەسەلەن بە هەمان پێوانش هاتوین بۆ اینجا ئەوەی کە موهیمە لێرا بووترێ و یەکێکە لە شتە موهیمەکان ئێمە ناڵینە کوێی جیهانین چونکە بەڕاستی و پێم وتی لە هیچ ڕێکەمە لە مشکلەکانمان جیاوازە بیرکردنەوەمان جیاوازە وەرگرتنمان جیاوازە تەندروستیش تا ڕادێک نەهاتوەتە ناومان بۆیە ئەبینین یان ڕەتیەکەین و یان قبولەکەین کە من لە هیچیانم نەکردەوە بە خۆشحاڵیەوە دەگومان کتێبێکی لەم شێوەیە گرنگە کە ئێمە زانیاریمان لەسەری هەبێت بەس پێم خۆشە بزانم بۆ کەسانی کە لە ئایندەیە ئەبنە شانۆکار یاخود ئەو کەسانی کە حەزیان بە شانۆیە تەنها ئەوان سوود لەم کتێبە وەرئەگرن یاخود ملوکۆ خوێنەرێکی ئاسایش ئەتوانم ئەم کتێبە وەرگرم و بڵێن کام بابەتی سیرکردنی من بۆ شانۆیەک ڕوئیای من بۆ شانۆیەک یاخود زانیاری من بۆ شانۆیەک زیاکەوەکو کەسێکی ئاسایی کە هیچ لە شانۆژ نازانم شتێکە لەم ڕەنگە خۆش نەبێ ئەم هەواڵە تا ڕادێ خەمهێنەرە من هەم بەپی ئەو چاپێکەوتانی کردم و فۆرمانی کە دابەشم کردووە و بەپی ئەوەی کە ڕۆژانە بەر شانۆکارانەکەوم بەداخۆ زۆرینی شانۆکارانمان لە ئاسی خەڵکی ئاسایی شانین بۆ تێگەیشتن ینی ئاسایی نین چۆنەڵیلانی وەرگێکی ئاسایی جوانتر تێبگات لەو کەسی کە شانۆکارە شانۆکار بە چاوێکەوەچەوەی کە خۆی حەزیرێت تێبێ بەڵام وەرگر و خوێنەری ئاسایی حەزەکە بزانێ بەڕاستی ئەم هونەرە خۆی چییە بۆیە بەڕێی من دوولایەنە لایەنی چانوێ خەڵکی ئاساییش بە زمانێکی سادە نووسراوە هیچ تەفەلسوف و ئاڵۆزێکتان مەسەن تۆ لە خۆت و حەزەکەی بزانین بە چی وترە شانۆنامە حەزەکەی بزانین شانۆ چیە ئایا بەڕاستی شانۆ ئەو شتێکە ئێمە دیومانیانە کرێ شتێکی تریش بێ یانەکرێ چەند شتێک پێشتر بوو بێت نەک ئێستا ینی لە پێش ئێمە شەوا بوو بێ و ئێستاژێ و لەدا بۆیە ئەم کتێبە جوابی ئەو پرسیارەتەوە کە بە یەک شێوە شانۆ ناخوێنێتەوە یەک جۆر شانۆ ئێستا بە هەر کەسێک بڵێ شانۆنامە چاڵە بێت کارکتەری تیابێت دیالۆگی تیابێ گری تیابێ کەسایەت نازەم تا هەمووان بۆ ئەواچین بەڵام ئەی شانۆنامەمان هەیە خەڵاتی گیانی بردیان بۆ نە دقێکی وەکوی ساموێل بیکێت کەس نێناوی نەویست بێت نە دیالۆگی تا نەشی تیا با بڵێن یەک کەسی شەبەتەنە ئەی ئەمە چی لێ بکەینە بڵێن ئەمە شانۆنامەنێ بابی کەت بڕاتە دەرەوە یان ئەکرێشتێکی تر هەیە ئێمە هێشتا نەگەیشتوین بەڕای من هەموو کەسێک سوودی لێ ئەبینێ و بە تایبەتتر بۆیە ئەمە بۆ کەسانی ئەکادمی زۆر چاکە زۆر باشەوەنی کە ئاماژەت پێکرد ئەمە کۆمەڵک پرسیارم هەیە بیکەم کاگراباز ئەم کتێبە بۆ پێشکەش بە کتێبخانەکان ناکرێ بۆ من لە کتێبخانەی کۆمن وەکو خوێنەرێک وەکو کەسێک کە بەڵێن شارەزەم هەبێت یاخود نە لەنێو شانۆی پێویستم بەم کتێبەیە بۆ ناتوانم لە کتێبخانەکان بەردەست بێت و بە بڕێک پارێ بیکڕم تەنها ئەمە دیاریە و لە ڕۆژی مەراستیمان ڕاستە دیاری نییە بە هەدیە نایی بەکەس ئەبێ بفرۆشرێتەوە چونکە منیش لەسەر حەقی شەرعی خۆمە وابزانم بەڵام نایدینە کتێبخانەکان لەبەری کتێبخانە لەگەڵ ڕێزمە خەڵکانێکی بن بەڕێوە کە ڕەنگە لە ئاس قۆناغەکەیان نەبن واتە هەمیان نازانم بۆچی دایاننا ئەو شوێنانە حەق و حساب بۆ نەنووسەرەکەن نەبوو وەرگرەکەن من کتێبم هەیە لە چاپخانە لە کتێبخانەکانە دانراوە خەڵک چووە بۆ ناوی منەوە داوای کە ڕوودێتی لی نییە کە تۆ کتێبەکە لە بازاڕانەبێ بلیتیانی تێچێ یان بۆ نمونە هەمووی خۆی چاپێکە و هەموو شتەکانیش بچووکەکاتەوە لە 50 کتێبیان چەند کتێبێک تایاتێت تۆ بۆ ئەرشیف بەشە ناکە و مافی چاپیش لێ ئەسەنێتەوە لەم حاڵەتەیە کەواتە تۆ دووسێ زەرەرێکی مادی و لێکەوێت زەرەرێکی تیانوێ خوێنەرت نابێت لەبەریکە نییە ئیشارە ناسەم چی لەکەن بەشی سێمیشان ئەوەیە کە وەکو پێویست پێشوازی لێ ناکەن وازانێ تۆ ئەبێ ئەم ڕۆکتێبەکە و چابوو بەیانی تەواو بوو بێ کە لە ڕاستیە بە حەقێک نییە وابێ خەڵکێکگەلانی لە سەفەر بێ خەڵکێکگەلانی و ڕۆژە بۆی نەکرێ بەڵام بە ناچاریەمەوە هەفتەیەکە ڕێکلامی بۆکەین بەیانی هەر کەسێک هات ئەتوانێت ڕەنگە بەزە سلێمانیە وابێ شوێنەکانی تر بە جۆری ترن بەداخەوە سلێمانی بۆ جۆری لێ هاتووە ئێستا تەنها چاپخانەکان سوودمەندن ینی ئەوانی کتێب فرۆشەکانیش لە ناحەقیان کتێبخانەکان ئەوانش بازاڕێن وەستاوە بەزە بە لێرەیە مژدەیەک بم بە بەشێک لە بینەران لەبەر ئەوەی ئەم مەراسیمە تەنها لە شاری سلێمانی بەڕێوە ناچێت بەڵکو بۆ کەسانی کە لە شار و شارچکە جیاوازەکانی ترێرەمی کوردستانن بێگومان کاکرەباس لەگەڵ ستافەکەی خۆی ئەگەر هەڵانە بم ماوەی چەند ڕۆژانی ڕابداهاتووە سەردانی بەشێک لە شار و شارچکەکانی ترەکەن و کۆمەڵێک مەراسیمی بۆ کرێت و ئەم کتێبە بڵاوەکرێتەوە کاکرەباس بیرم نەچێت کات و شوێن و تەواوی زانیاریەکان ئەگەربێ بە بینەرەکانمان کەی مەراسیمەکە بێ سبەینێ کاژمێر چەند و لەکوێیە سبەینێ لەناو بارەگای ڕێکخراوی CDO بە هاوبەشی تیپی هاوڕێیانی گەزیزە
ئەم مەراسیمە بەڕێوەچێ و لێ دوو دکتۆری بەڕێز دکتۆر سەردار و دکتۆر زانیار خوێندنەوە بۆ کتێبەکەکەن بۆ کتێبەکان هەم دکتۆران هەیە و هەم خەڵکانی ئەکادیمین و لێ گرنگجی و مەهامی کتێبەکە بە جوانیشی ئەکرێتەوە. پاشانەمە بۆ نووسینەکەی تۆ گرنگ بوو ئەم خوێندنەوەانە؟ لە ڕاستیە ئەمە ئیشی دەستگای من کردومە، هەرچەند هەوڵەکە هەوڵی تاگە کەسە، بەڵام لە ڕاستیە ئیشی دەستگایەکی وەکو زانکۆی ئەمە تیابکرا. ئێمە لەبەروی بەشی شانووی نییە زانکۆی سلێمانی تا ئێستا ئەم شتانە نەکرا لە ڕاستیا بۆ ئەو کەسانی کە دکتۆران هەیە دەرەوەیان تەواو کرد و هاتوونەتە یان ماستەریان هەیە ئەوانە بۆم ئیشەی منیان کردایە. بەڵام گوتم ئاسی بەرپرسیارەتەکان جیاوازە، من هەمان ڕۆڵی دەستگام ماوەتەوە بەخۆم لە ڕێو دکتۆرانە کە هەم سەرپەرشتیان کردووە هەم سوودم لە بینیوە لە تێبینیەکانیان لە سەرنجەکانیان بۆ ئەوەی کە بەرهەمێ بێ شایستی خوێنەری ئێمە بێ شایستی وەرگری ئێمە. زۆر گرنگە بینەریژی تر هوشیار بە بزانێت چی شانۆنامەیە، زۆر گرنگە بزانێت ئایمە بەڕاستی ئەم زەڕەپێنانە بە سەر یەکتریا تاکی و ئەڕوا ئایا بەڕاستی ئەم کتێبە دەعممانەکە بووی کەوتە بزانین شانۆ چییە، شانۆنامە چییە، ئاس چییە. کاتە لەو کاتەوە ئێمە باسی گرنگی کتێبەکەکەین بۆ خوێنەران و بۆ بینەر و بۆ کەسانی ئایا لە شانۆ تێبگەن. لە دوای تەواوبوونی کتێبەکە ئەم کتێبە چی بە بەڕێز ڕێباز محەممەد جەزا بەخشی وەک شانۆکار؟ ڕاستە ئەگەر بڵم عەزابێکی زۆری هەبم کتێبە بەختی نەبوو، هەر لە ئەوڵە زۆر ناخۆشاتەکان لەبەروی کە ئەموانی کە ئەبوون بە سپۆنسەر بیریان بەس خۆیان نەکردەوە، جانبی یەکەمیان وەرەگرت، جانبی دۆم کە بەرهەمێنەرەکەی نەبوو، بۆیە بڕیارمە خۆم هەموو شتەکان بگرمە ئەستۆ و هەر لەبەرەوەش لە مناسەباتە ئەوانی کە بایەق بۆ تۆزایان و ئەیانوێ بزان شانۆنامە چییە و یانی بزان کێشەی خوێنەوار و ڕۆشنبیر و هونەرمەند ئێمە چییە. بەڕای من سبەینێ بێن زەرەر ناکەنەوە، دڵنیام شتێکیشمان کردووە لە ئاستی داواکاری خەڵکا بێت. کاک ڕێباز ئەگەر هەرچێکت ما بێ بۆ بینەرەکانمان فەرموو. خۆشحاڵە بم سبەینە هەمیان سەعات 6 کاتژمێر 6 پاژنی وەڕۆ لە ڕێکخراوی CTO لە چوارڕێیانی ئەم نەسوورەکە ئامادە بن و لەوێ لەو مەراسیمە ئیشەڵا قسەی دروست و گرنگیەکان بۆ دەرکەوت ئەو بەرهەمە سوودیان پێگە هەم بۆ ئاسی ڕۆشنبیریان و هەم بۆ تێگەیشتیان لە وەخت لە پۆستی شانۆ کێسە دۆزێکە بەڕاستی پشتگوێ خراوە تا ڕادێکی زۆر. بۆ هیوایم کە سبەینە مەراسیمێکی ناوزۆ و تایبەت بێت و کتێبەکەش گرنگە بێگومان بۆ نێو کتێبخانەی کوردی و بۆ بەشێک لە ئەو کەسانی کە لە ئایندەیە کار لەسەر نووسینی شانۆنامە بکەن و بتوانین کە شانۆنامە نووسیشمان لە ئایندە ئەوەندە زۆر بێت کە بە بەردەوامی ئەو کارانە ببینین کە لە نووسەران و شانۆنامەنووسانی کوردەوە سەرمان هەیە و دەستی زۆر جوان و ناوازەشمان خەڵکی نەیبینیوە. ڕاستە ئێمە لە داهاتوە ئەوانیش بەسەر ئەەکەین و ئیشان تێ ئەەکەین ئەمانەوە بڵێن ئێمەش هەرمەشداری ئەو مناسبەیە ئەەکەین و بۆیە بەبەت توێژینەوەش کردومان ئەمان توانین بە مەقالە یان بە نووسینی احتیاجیمان کردای، بەڵام ئێمە لەم مەجالاش بۆشاییکی گەورەمان هەیە. من هیوادارم سبەینێ پێشوازیەکی شایستی لێ بکرێ وەکو چۆن منیش بە حسابم کردو خوێنەری کورد خوێنەرێکی وریایە و بینەری ئیشی شانۆیە ئەزانێ چاک و خراپی خۆی جیابکاتەوە، دڵنیام چێژیشی لێوەرنگ بە زمانێکی وانووسرا. بۆ هیواین بەردەوام بیت لەم جۆرە کارانە. سوپاس بۆ بەڕێز ڕێباز محەممەد جەزا شانۆکار و توێژەر کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵا بوو. خۆش سەرکەوتوو بن. دووبارە بەخێر بێت.